خەبەر هەر کەسە کە دای دەڕێژی بە ئامانجێک دای دەڕێژی و میدیاش وەکو چەکە بڕوا بکەن هیچ فەرق نییە ئاگات لێ نەبی تاوانی پێ دەکرێت نابتە خزمەت ئیتر هەر کەسە بەرەیەکە دەژێریتن پارتیوێکێتیش دەیان پەیزی سێبەری قێزەوەنیان لە خۆیان دروستکرێت بە تایبەتی پارتی زۆر ئاکتیفترە ئیشیش لەسە بەلا ڕێبردننی خەڵک دەکاتن دەیان پەیجی سێ خودی مەسعود بارزانی سەرپەرشتی دەکات پاراستن زانیاری دەیان پەیزیان لە بۆ مەشغوڵ پێکردن و تافیکردن و ئەزیەتدانی خەڵک کردیان بەلا ڕێیدا بەنیان شەڕی خۆیان لە پشتەوە پێی بکەن ئەوەی بە دیوە ئاشکراکە ناکەن دێن بۆ دیوە دەکەن تۆ وەرە لەو وەختەی سوپای داگیرکرد ئەو بۆ مانگە کاتتە ناو نیشتیمانەکەت موچ چێشەی موچە هەیە چێشەی لەو گەرمایی ئاوی بێ ئاوی هەیە دەیان نائەدالەتی هەیە لەو کوردستانی ببینم میدیای سێبەری پارتیۆشی خەڵکیان مەشغوڵی بابەتێکی تافیە کچ و کوڕێک ئایا سکسیان کردیان حەزیان لێ کردیان ئەو وا بوویانە میدیای زۆرینەی میدیای حەزی لەو شتە قێزەوەنانەیە لە کاتێکدا نیشتیمانەکە داگیر کرایە کورە ئەلەوەی نییە تۆ هەر سەنگاندن دەکەی ئەو کەسە ئەو سایتە ئەو ماڵپەڕە لە چ ئاستەکدایە و چ ژەهرێک فرێداتە ناو کۆمەلگا ئەوانش خەمی کێشەی ئاو و موچە و کارەبا و سوپایدا دژی سوپایدا لە چ هەستەی نیشتیمانی و ئاستەی ئەوەدانا چ پەیامێک لەوەی دایەکی ئەوە ماوە کچ و کوڕێک حەز لێک دەکەن خەڵک مەشغوڵ دەکەن بەشتەشی واتە ئەین چی تێدایە کچێک ژنێکی لە دووڕە دیارە یەکێک ئەتە دەماغی هەبی دەیبینیتن لە هەموو گەمەیەکی پاراستن دێتە پێشەوە ئەوە دەردەکەی پاراستنە بەبێ ئەوەی پارتی بیت هەڵدەبژێدرێنی و چییە چه بابەتەکە لە بوو مەوزوعی هەندە گەورەیە هەندە لە هەموو ئەوەیە لە هەموو شۆڕشە خەڵقیانە دەکەجەوە لە دوو ساڵە دیار بوو کە پاراستنەکە میدیای پاراستن کە ئەتیمامی بەشتەشیدا بزانن ئەوە پاراستنە یا زانیاری یان یەکێتی ئەوەی شەرمە خەڵکانێک بێت ئەو ژەهرەی پارتیوێکێتی بگواستەوە بە ناوی خەڵکی ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆن قەت کەەوە نەبێ ینی ڕاستە ئینسان جاری وا بابەت بڕوا بکەم دوێنە خەبەرێک درا بە من بەڵاوم بکرد بە فەزاعەتەشی ئەخلاقی بوو هەموو ریپۆرت و نائاکتیڤی پەیجەکانم پێبەرز دەبووس کاکە هیچ پەیامی تێدا نییە من شتێک دەکەم دەوی پەیامێک لەو ناو خەڵک تێدا هەبی خەڵکێک فێرەش ینی خزمەتێک زانیاریەکی گشتی فرێداتە ناو خەڵک بەس ئەوە ماچی یەکتریان کردیان نا سواری یەک بوونیان نا ئەو گوێی خواردیان نا ئەوە چ بابەتەکە لە وەختەی نیشتی داگیرکەر هەموو ڕۆژێ هەتکت دەکاتن خەڵک لەو پەڕی وەزە خراپیدا تۆش پێ وها ئەو کچووکڕە حەزیان لێک کرد ئەوە دەلالە لەوەیە بۆیە کە ئیتمامی پێدەن ڕەنگی لای کۆمنتان لەو پۆسەریەوە بەس سەنگ و قورساییتە ناو خەڵک ئەچێتە ژێر بن پێڵاوەکانەوە کاتێکی خۆش